لەسەر گوتەکانی ماکرۆن و کاردانەوەی قسەکانی دکتۆر عادل باخەوان سەرۆکی ناوەندی فەڕەنسی بۆ لێکۆڵینەوە لە کاروباری عێراقەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین. دکتۆر ئەم کاتت باش. سەرۆکی فەڕەنسا ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکی زۆر گەورە و گرنگدا لە کۆبوونەوەی ساڵانەی لەگەڵ باڵوێز و کونسوڵەکانی فەڕەنسا لە جیهاندا گوتی کە کورد بەجێ ناهێڵین و لە ڕۆژاوای کوردستان و سووریا و دەبێت ڕۆڵیان دەبێت و ئێمەش بۆ شەڕڤانانی کورد بۆ وەفا دەبین. ئەم پشتیوانی وڵاتێکی هەمیشەیی ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ ڕۆژاوای کوردستان چ کاریگەریەکی جیهانی دەبێت؟ بەتەنها بۆ ڕۆژاوای کوردستان نا بۆ پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی وتاری سەرۆک ماکرۆن بەتەنها ڕۆژاوای کوردستان نییە بەڵکو هەموو کوردستانەکانە بەتایبەتی ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستان هەردووکیان بەیەکەوە. ئەگەر بەبیرت دێ 2021 کاتێک ئەمریکا لە ئەفغانستان کشایەوە سەرۆک ماکرۆن ڕاستەخۆ هاتە هەولێر و لە هەولێرەوە وتی ئێمە ئەگەر ئەمریکەکانیش عێراق و هەرێمی کوردستان بەجێ بێڵن ئێمە هاوپەیمانەکانمان بەجێ ناهێڵین. ئەزانی چۆن من پێم وایە ئەمە یەکێکە لە لێدوانە هەرە گەورەکان لە مێژووی دیپلۆماسیەتی ئێمەیە، لە مێژووی بوونی ئێمە و پەیوەندی ئێمە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە. ڕاستە بۆ نمونە بڕیاری ساڵی 1992 زۆر گرنگ بوو کە ناوچەی ئارامیان بۆ کوردستان دروستکرا. ئەمە زۆر گرنگ بوو. ڕاستە کەوتنی سەدام حوسێن بۆ ئێمە زۆر گرنگ بوو دواتر سەرماندنی فیدراڵی. بەڵام ئەوەش ڕاستە کە لێدوانی ئێستای گەورەترین دەوڵەتی یەکێتی ئەوروپا کارایی هەیە بەسەر هەر 27 پایتەختەکەی یەکێتی ئەوروپاوە. ئەوە یەک. دووهەم وەکو خۆت وتت ئەندامی ئەنجومەنی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش. سێهەم یەکێکە لەو 5 وڵاتە هەرە گەورەی ئابووری لە ئاستی جیهانە کە ئێستا هەیە و فەڕەنسا بە هەموو میقیاس و پێوەرەکان یەکێکە لە زرهێزەکانی دنیا. کاتێک سەرۆکی ئەم دەوڵەتە لە بەردەم کۆنفرانسێکی یەکجار گەورەیە کە هەرچی باڵیۆزی فەڕەنسا هەیە لە دنیا لە ئەمریکاوە هەتاوەکو ئەگاتە یەمەن، لە یەمەنەوە هەتاوەکو ئەگاتە ڤەنزوێلا هەر هەمووی ئامادەن لە بەردەم هەر هەمویانە ئەڵێ ئێمە هەرگیزا وەرگیز هاوپەیمانە ستراتیژیەکەمان کە کوردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەجێ ناهێڵین. ئەگەر ئەمە بەرامبەر هەر گروپێکی تر بیوتایە سەرۆک ماکرۆن دڵنیاتەکەمەوە بەرامبەر هەر پێکاتێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیوتایە دڵنیاتەکەمەوە تەواوی جەستەی دیپلۆماسیەتی ئەو پێکاتەیە وەکو کوورەی هەنگ ئەجوڵا بۆ ئەوەی کاری لەسەر بکە و تەرجەمەی بکە بۆ بواری ئەمنی و اقتصادی و سەربازی و ئاسایش و ئابووری و هەموو بوارەکانی تر. بڕێز باخەوان پەیوەندیە ماکرۆن لەگەڵ ترامپدا پەیوەندیەکە بەهێز دەردەکەوە تێدیتن وەکە کۆمەڵە پاریسێژی دیت گەلو ئەو داخوایانیە ماکرۆن چەند ڕۆژان بەری و گەڕیانە ترامپ بۆ کۆشکا سپی چەند سوود هەیە بۆ ڕۆژاوای کوردستانی؟ دووبارەی ئەەکەمەوە بەتەنها بۆ ڕۆژاوای کوردستان نا بەڵام بەتایبەتی بۆ ڕۆژاوای کوردستان زۆر گرنگە. سێرکە کاتێک دۆناڵد ترامپ کە هێشتا دەست بەکار نەبووە لە کۆشکی سپی دێت بۆ پاریس لە 7 و 8 مانگی دیسەمبەر بۆ ئەوەی بەشداریکردنەوەی کاتێدراڵی نۆترەدام دوو پاریس بکات و ڕووداوێکی یەکجار گەورەیە چونکە چەندین سەرۆکی دنیا تێایە بەشدارە و جنابی سەرۆکی هەرێمیش وەکو تاکە سەرکردەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو کردنەوەیە لەو سیریمۆنیا بەشدار ئەبێ و دواتر تەماشاکەی کە چۆن سەرۆک ماکرۆن هەلومەرجی گفتوگۆکردن ئەڕەخسێنێت لە نێوان سەرۆک دۆناڵد ترامپ و سەرۆک نێچیروان بەرزانیە ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەیە بەوەی کە سەرۆک ماکرۆن ئەیەوێت ڕاستە و خۆ کاراییدا بنێت لەسەر بڕیارەکانی دۆناڵد ترامپ سەبارەت بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە ڕۆژئاوای کوردستان چ لە باشووری کوردستان واتە لە هەرێمی کوردستان. دڵنیاتەکەمەوە بەوەی کە کارایی سەرۆک ماکرۆن لەسەر سەرۆک دۆناڵد ترامپ کاراییەکی زۆر ئیژابی و ئەرێنیە لەسەر پرسی کورد لە هەردوو وڵاتەکە. باشە دکتۆر هەرچەند کەمێکتان باس کرد ینی ئێوە خۆتە ئاگاداری جمجۆڵە سیاسی و دیپلۆماسیەکانی هەرێمی کوردستانن ئەندێ ئاگادار بن ینی کەمێکتان باس کرد نێچیروان بارزانی دوای ڕوخانی ئەسەد چه هەوڵێکی هەبوو بۆ دروستکردنی یاشتی و ڕێکەوتنی سیاسی گشتی لە ناوچەکەداوە هەوڵەکانی لەگەڵ پارت و هێزەکانی کوردستان و ناوچەکە و جیهان بەتایبەت. ئەوەندەی من ئاگادار بم جنابی سەرۆکی هەرێمی کوردستان لێک کاتا قسە لەگەڵ
تورکیا و لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە ئەکا خۆتەزانی تەنها دوێنێ زیاتر لە 100 کەس کوژراوە لە بەریەکەوتنی نێوان تورکیا لەلایەک و گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا و کوردەکانی ڕۆژئاوای کوردستان. ئەم خوێنە کە ئەڕژێت خوێنێکی زۆر تراژیدیە بە تایبەتی دوای کەوتنی بەشاری ئەسەد و ڕژێم و بنەماڵە و دیکتاتۆرێکەکەی. ئێستا ئەوەندەی من ئاگام لێ بێ لە پشتی پەردەکانەوە زۆر بە ئارامی زۆر بە ساردی بە عەقڵێکی زۆر ساردەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان بە تایبەتی گفتوگۆی ڕاستەوخۆی هەم لەگەڵ سەرۆکایەتی تورکیا هەیە هەم لەگەڵ سەرۆکایەتی FDS واتە هێزەکانی سووریای دیموکرات ڕۆژاوای کوردستانە هەیە بۆ ئەوەی کە ئیتر چەکەکان بێدەنگ بن و لە ڕێگەی دیپلۆماسیەتەوە بتوان گرفتەکانیان چارەسەر بکەن و ئەمە ڕێک ئەو داوایەیە کە وەزیری دەرەوەی فەڕەنساش کردی بەداخەوە کەناڵی ئەلجەزیرە زۆر بە حاڵەت تەرجەمەی کرد. وەزیری دەرەوەی فەڕەنسا وتی ئێستا کاتی ئەوە هاتووە کە چەکەکان زمانی چەنکەکان بێدەنگ بن و زمانی دیپلۆماسیەت گرفتەکان چارەسەر بکە. بەڕاستی ئێستا کاتی ئەوە هاتووە. بەشداریکردنا سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانî de merasîma vekirina Katedrala Notre Dame li Parîsê tenê nizîk bû ji roxana beşara ser vê demê. Çend girîng bû ji bo Kurd? لە هەمان ئێوارەیە بوو لە هەمان ئێوارەیە بوو کە کاتدرال ئەکرایەوە من ڕاستەوخۆ هەم کردنەوەی کاتدراڵم ئەبینی ئەو هەموو سەرۆکەکە لەوێ بوون دواتر گەڕابوونەوە بۆ کۆشکی ئەلیزێ خۆ دەزانی دوایکردنەوە هەمویان گەڕانەوە بۆ کۆشی ئەلیزێ و لەوێ و پێکەوە بن لەو پێشوازیە کە لە کۆشک لێیان کرا لە هەمان ئێوارەیە بەشاری ئەسەد کەوت چونکە ئێوارەی هەشتی مانگ بوو بەڕاستی ئەم دوو ڕووداوە تێکەڵ بەیەک بوون خۆی بۆ خۆی ئەسڵەن کۆبوونەوەی ئەو هەموو سەرکردەیە لە پاریس و لە کۆشکی ئەلیزەیە و لە ناو هەموو ئەو سەرکردەیە تەنها سەرۆکێکی کورد لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆ ئەگەر ئاگاداربی هیچ سەرۆکێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نە ئامادە نەبوو لەو کۆبوونەوەیە بەڵام تەنها سەرۆکێکی کورد ئامادە بوو ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکە بۆ کورد ڕەنگە زۆر کورد لەمە تێ نەمگەن وابزانن ئەمە دەستکەوتە بۆ نەچیرەوان بەرزانی بە ئەوکو شەخص نا ئەمە دەستکەوتە بۆ هەموو کورد کاتێک کە تۆ قسەی لەسەرەکەی وەکو کورد قسەی لەسەرەکەی و کاتێکیش بەشاری ئەسەد لە هەمان ئێوارەیە ئەکەوێت ئەمە خۆی ئەم دوو ڕووداوە تێکەڵ بەیەک ئەبن گفتوگۆکان ئەبن بە گفتوگۆی ستراتیژی دووقۆڵی سێقۆڵی هەمووی بیر لەوە ئەکاتەوە چونکە هەر هەمووی مەستی ئەو ڕووداوە بوو چۆن لە ساتە وەختی مەست بوونا ستراتیژێتێک ئامادە بکرێ وتارێک ئامادە بکرێ وشەکانی کۆمونیکیشن ئامادە بکرێ چۆن ڕەتفیعلت هەبێ ئایا ڕەفزی بکە یانا چونکە ئەوەی کە گەشتۆتە دیمەشق خۆتەزانی کارکتەرێکی ئاسایی نییە پێشتر ئەلقاعیدە بووە دوایی بووە بە داعش پاشان بووەتەوە بە ئەلقاعیدە دوایی وازی لە ئەلقاعیدە هێناوە دەستی بە هاوکاریکردن کردووە لەگەڵ ئەمریکا وڵاتانی ئەوروپا بەوەی کە بڕاتە جەنگ هەم لەگەڵ ئەلقاعیدە هەم لەگەڵ داعشە ئەم پیاوە بەم هەموو گۆڕانکاریەوە بەم هەموو پرۆفایلەوە ئەگاتە دیمەشق خۆی بۆ خۆی ڕۆشتنی بەشاری ئەسەد چەند گرنگ بوو گەشتنا دیمەشقی ئەحمەد شەرعش ئەوەندە گرنگ بوو بۆیە ساتە وەختێک بوو کە هەموو سەرکردەکانی دنیا بە دوای ئەوە ئەگەڕان کە چۆن وەڵام بدەنەوە چۆن مامەڵە بکەن و کاتێک تاکە سەرکردەیەکی شت هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتووە کە پێی وترێنە شیرەوان بەرزانی هەمویان ئەگەڕانەوە بۆ لای و پرسیان پێکرد کە چۆن لەگەڵ ئەم ڕووداوە مامەڵە بکەن و بۆ چوونی ئەو چییە لەگەڵ لەسەر ئەم ڕووداوە ئەوە بۆیە ئەڵێم ساتە وەختێکی یەکجار گرنگ بوو بەڕاستی بۆ کورد. باشە دکتۆر وتدام قسانەی ماکرۆن بۆ هەر نەتەوەیەکی دیکە باە وەکو کوورەی هەنگ دەکەوتنە جوڵە. ئێستا پێویستە بەرپرسان لە ڕۆژاوای کوردستان لە هەرێمی کوردستان چۆن کەناڵە دیپلۆماسیەکانیان بەگەڕ بخەن بۆ سوودوەرگرتن لە قسەکانی ماکرۆن. قسەکانی ماکرۆن چ سوودێکی بۆ کورد دەبێت؟ سوپاس بۆ ئەو پرسیارە و پرسیارێکی زۆر جوان ئەی ئێستا کەواتە ئێستا کورد چی بکات؟ ئایا کورد تەنها لە ڕووداوە دانیشێت تەماشای من بکات کە شرۆڤەی بووەکەم بڵێن ئەوە ڕووداوێکی زۆر گرنگ بوو لێدوانێکی زۆر چاک بوو ئافرم سەرۆک ماکرۆن ئەمە پەس نییە ئەمە باشە. ئەمە باشە کە تۆ لە ڕووداوە گوێ لە من ئەگریت و تەماشام ئەەکەیت شرۆڤەی ئەەکەین یا گوێ لە جەنابەت ئەگری وان پرسیارە جوانانە ئەەکەی یاخود لە ڕووداوە پۆستەرەکان بڵاوە بێتەوە ئەمە هەمووی باشن بەڵام لەمانە باشتر بەڕاستی ئەوەیە کە لە پرەنسیپە هەرە گرنگەکە ئێمە تێبگەین پرەنسیپەکەش ئەمەی خوارەوەیە
فەڕەنسا دۆستێکی مێژووی ئێمەیە، فەڕەنسا دۆستێکی ستراتیژی ئێمەیە، بەڵام ئەم دۆستە بە دڵنیاییەوە کۆمەڵێک بەرژەوەندی هەیە، کۆمەڵێک چاوەڕوانی هەیە، کۆمەڵێک داواکاری لە تۆ هەیە. ئەگەر بێت و تۆ وەڵامی ئەم داواکاریانە نەدەیتەوە، ئەمیش تا سەر بەو شێوەیە لەگەڵتان نامێنێتەوە. هەلومەرجە بابەتێکە وا ئەکات کە سەر لە نوێ گوتاری خۆی بینا بکاتەوە. ئێستا ئەو پێتەڵێ بەڕاستە و خۆ لە بەردەم هەموو کامیرەکانی کەونە بە تۆ ئەڵێ ئێمە بەتەنها کورد بەجێ نایڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستانە. لە هەمان کاتا داوا لە تۆکە ئەڵێ ئێوە دوو گروپی جیاوازن لە ڕۆژئاوای کوردستان، ئەبێ بە یەک حیکایەتەوە بڕۆن بۆ دیمەشق. ئەوە زیاتر لە چەند هەفتەیەکە ڕۆڵی نێوەندگیری لە نێوان ئەم دوو گروپە ئەبینێ، بەڵام ئەم دوو گروپە تا ئێستا ئامادەنین خۆیان لەسەر پێناسەیەکی کوردبوون، لەسەر پێناسەیەکی یەک حیکایەتی کوردبوون، لەسەر پێناسەیەکی بەرژەوەندەکانی کورد لە سووریایە ڕێبکەون. ئێکاکە ئەو کۆبوونەوەیەکت پێکە 2 3 4 5 10 ئەگەر لە کۆتاییە تۆ خۆت بەرپرسیار نەبی لە خۆت، فەڕەنساش لە کۆتاییە ناتوانێت هەموو ئەجەندەی خۆی بەسەر تۆیە فەرز بکە و فەرزشی ناکە. ئەو لێرەیە هاوکاری تۆ بکات، چونکە پێی وایە تۆ هاوپەیمانێکی باشی، بەڵام ئەگەر تۆ نتوانی وەڵامی لایەنی کەمی چاوەڕوانەکانی زلهێزێکی وەکو فەڕەنسا بدەیتەوە، لە کۆتاییە بێئومێدیەکە. ئەوە لە ڕۆژئاوای کوردستان کە ئەبێ بکرێ ئەوەیە کە ئەم دوو گروپە بێ بەیەکەوە دابنیشن، جیاوازیەکانیان بخەنە چووە. کاکە تۆ جیاوازیەکانی تۆ لەگەڵ یەکتریە زۆر 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 کەمترە لەو جیاوازیانەی کە هەتە لەگەڵ ئەحمەدی شەرع. بۆ ئامادەی لەگەڵ ئەحمەدی شەرع بە جیاد دابنیشن هەردووکتان، بەڵام بۆ ئامادەنین بەیەکەوە دابنیشن، بۆ ئامادەن دانوستان لەگەڵ ئەحمەدی شەرع بکەن، بەڵام بۆ خۆتان بەیەکەوە ئامادەنین دانوستان لەگەڵ یەکتریە بکەن لە کاتێکا وا بڕیارە هەردوو لاتان گزارش لە بەرژەوەندێ باڵاکانی خەڵکی کوردستان بکەن لە ڕۆژاوای کوردستان. ئەوە لە ڕۆژاوا لە هەرێمی کوردستان، کەگە لە هەرێمی کوردستان ئەوە چەندین کۆبوونەوەیان کردووە فەڕەنسا لەگەڵ حیزبەکانی کوردستانە چاوەڕوانی ئەوواکەن، پێتان ئەڵێن ڕاستە و خۆ بە کوردەکان ئەڵێن، بە ئێوە ئەڵێن، حیزب بە حیزب پێتان ڕەڵەن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەحملی ئەوە ناکا کە ئێوە حکوومەتێکی هەرێمی کوردستانی بەهێز دروست نەکەن، بە تایبەتی دوای ئەوەی کە هەڵبژاردنێکی زۆر بەهێزتان کردووە. ئێوە پێویستان بە دروستکردنی حکوومەتێکی هەرێمی کوردستانی بەهێزە. من پرسیار لە ئێوەکەم بەڕێزان، ئایا ئەوەی کە ئەیبینن لە مامەڵەکردنی حیزبەکان بۆ دروستکردنی حکوومەتێکی هەرێمی کوردستان ئەمان با بەرەو ئەوەی کە بەڕاستی ئەولەوێتی ئەوان بێ؟ من پێ دەڵم نەخێر، ئومێدەکەم من هەڵە بم، زۆر زۆرم پێ خۆشە کە من هەڵە بم، بەڵام داتاکان بەرەو ئەمە بن کە ئەمە ئەولەوێتی هیچێکێک لەو حیزبانە نییە، یاخود با بە شێوەیەکی ڕێژەیی قسە بکەم. ئەولەوێتی بەشێکی زۆر لە حیزبەکانی هەرێمی کوردستانی ئەمە یەک. دوو هەم زیاتر لە 6 ساڵە فەڕەنسا بەتایبەتی و بە شێوەیەکی گشتی زیاتر لە 5 دەوڵەتی ئەوروپی و ڕۆژئاوایی داوا لە ئێوە ئەکەن، ئەڵێن کاکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زۆر لە دۆخێکی یەکجار خراپایە، هێزەکانی پێشمەرگە پێویستە یەک بخرێن، پێویستە یەک سوپای کوردیتان هەبێ، نابێ سوپای کوردی، نابێ هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی حیزب بێ، ئەبێ هێزی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ، ئەبێ هێزی پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگەی کوردستان بێ. ئێکاکە خێرە ئێوە یەک ناگرنەوە، ئێکاکە خۆ تۆ لە جنوبی سوودانەوە نەهاتوە ئەو لە جنوبی ئەفریقاوە هەبێ، هەردووکتان لە 3 پارێزگان. ئەو پێشمەرگانە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان نین، پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان نین، ئەوان بۆ پارتی یەکێتی چەکیان هەڵ نەگرتووە، لە پێناوی هەرێمی کوردستانە چەکیان هەڵگرتووە. خێرە ئێوە دابەشتان کردووە بەسەر دوو حیزبە؟ ئێمە بۆچی دۆستە گەورەکانی وەکو فەڕەنسا و ئەمریکا بێئومێد بکەین؟ چی ڕێگەی لەوە گرتو؟ ئایا ئێران هاتووەتە پێشەوە پێت بڵێ نەخێر نابێ هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە؟ تورکیا هاتووەتە پێشەوە کە ڕێگەت نەدا هێزی پێشمەرگە یەک بگرێ و سوپایەکی نیشتیمانی؟ عێراق ڕێگەی لێ گرتووی، کەس ڕێگەی لێ نەکردووی. بۆیە ئەم حیکایەتە لای جەماوەری خەڵکی کوردستان ئیتر ناخوا، لای هاوپەیمانەکانی ئێمە ئیتر ناخوا. 5 ساڵ 6 ساڵە ئێمە هەموو لایەک بێئومێد دەکەین. ئێستا کاتی ئەوە هاتووە بەلای کەمەوە هاوکاری دەوڵەتێکی گەورەیەک و فەڕەنسا بکەین بۆ ئەوەی ئەویش ئێمە بەو تەنهاییە بەجێ نێڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چونکە بەڕاستی دووبارە ئەکەمەوە بەڕاستی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنهاین، زۆر زۆر تەنهاین. باشە، ئەوە
پرسا نافخویا کورد و پرسا د ناوا سینورن سوریه داجی مشروع کرد. لگفا کدن سر روجاوی کردستان هیا گفا ترکیه هر ایشاف اردوغان گوت شبکه نشک وام ده ایرج بکن تو هیزک جی نکاره ریل مر بگیره یعنی دمک پشتی گوترین ماکرون اف گوترین اردوغان بلاو بونه ماکرون جهر ده جوینا ایرو یاد دگل دیپلوماتین ولات خوادا گوت او ده گفتگوه که استراتژیک دگل دونالد ترامپ بکه بباورات ماکرون ده بکاره با قناعتی به ترامپ بینه که بجدی ریل ترکیه بگیره ایریش روجاوی کردستانی نکه مادەم پرسیارەکەی تۆ لەسەر ڕۆژئاوای کوردستانە با بە کورتی پێت بڵم فەڕەنسا ئەوەندەی من ئاگام لێ بێت لەسەر سێ ئاس لە ڕۆژئاوای کوردستان ئیشەکە ئاسی یەکەمیان ئەوە بوو کە ئاماژەم پێدا کە بریتیە لای یەکخستنی ماڵی کورد ئاسی دووهەمیان ئەوەیە کە فەڕەنسا وەکو خۆت ئاگات لێتی ئەوە زیاتر لە هەفتەیە کە سەرەتا بە وەفدێکی دیپلۆماسی و پاشان بە وەزیری دەرەوەی فەڕەنسا پەیوەندێکی بەهێزی لەگەڵ دەسەڵاتی نوێی سووریا دروست کردووە ئەیەوێت لە ڕێگای دەسەڵاتی ناوەندەوە لە دیمەشق سەر لە نوێ پرسی کورد بورژەنێتەوە من دوێنێ بە وردی گوێم لە چاوپێکەوتنێکی وەزیری دەرەوەی فەڕەنسا بوو کە 50 خولەکی خایاند لەگەڵ کەناڵێکی فەڕەنسیا بەشێکی زۆری بەشێکی گرنگی ئەو چاوپێکەوتنەی بۆ پرسی کورد بوو لە ڕۆژئاوای کوردستان کە باسی ئەوەی کرد کە چۆن لەگەڵ ئەحمەد شەرعە ڕووناکی خستوەتە سەر ئەوەی کە بۆ ئێمەی فەڕەنسی زۆر گرنگە کە کوردەکانی سووریا ببن بە بەشێکی دینامیک و ستراتیژی هەم لە پێکێنانی حکوومەتی داهاتوو هەم لە ئیدارەکردنی دەوڵەتی داهاتووی سووریا ئەمە ئاسی دووەم ئاسی سێهەمیشان بریتیە لە ئاستی ئەنتەرناسیۆنال کە هەم ئەنقەرەیە هەم واشنگتۆن لەم سێ ئاستا فەڕەنسا بەردەوام کار ئەکات بۆ ئەوەی کوردەکانی سووریا بپارێزێ لە ڕێگای چەند میتۆدێکەوە ئەوەی کە ئەکرێت بۆ لەسەر ئاسی ئەنتەرناسیۆنال قەناعەتی پێ بکەن ئەوەی لە یەک کاتا لەگەڵ تورکیا قسە ئەکرێت بۆ ئەوەی چەکەکان بێدەنگ بن بە دیپلۆماسی چارەسەر بکرێت لە واشنگتۆنیش هەوڵەدات کە دۆناڵد ترامپ قەناعەت پێ بکات کە هێزەکان نەکشێنەوە لە ڕۆژئاوای کوردستان. زۆر سپاس بەڕێز دکتۆر عادل باخەوان سەرۆکی ناوەندی فەڕەنسی بۆ لێکۆڵینەوە لە کاروباری عێراق.